ات چارچوب یارین گران هداش خولا پلیکا کردستان یا تاپا پی یانا گاره پشوازیل یانا کویا کر او چاو یانا کویل سرسی خالین یاری بوش بخمت مسوگر کرنا در بازبونا خوب و چارگوشه یا زیرین ات نیوایی که دا یانا کوی هرزی دست پرشن خوکی رو گواشتن سرگولا میواندار خود درست کرد تال خولکا 29 لیدانا پنرتی یاری کر کوی ولات عبدالرحمن گولا پیشکفتن بویانا خود تومار کری لیانا گاره برسی واوی دوشی انجام یاری برو واجی که تو دو گولا تومار کرد گوجلای یاری کرن و احمد کریم خولکا 32 و نیوار سردار خولکا 36 هادنا تومار کرن و افنی ود برجواندی یانا گاره داب دو گولا برانبر گولا که بدمایی کاد ات نیوادوی دا یانا گاره برینن کوی کیرتر کرن پشتیاری کره و احمد کریم شای دو گولن دیتر الخولکن 58 و 63 پنرتی تو مارکت و هاتریکا خود تمام کرد و یاری بسرکفتن یانا گاره 4 گولا برانبر گولا که بدمایی کاد همو یاریزانەکان بە گشتیش ناکبرێن یەک تاکیان بە تاکە من هەموو یاریزانەکانمان بەعام بە شێوەیەکی گشتی بەڕاست لە خۆبایی بن ناومەلعەب ینی چڕاوەستانی ناومەلعەبمان و چ یاریکردنمان هەنی سەرتاژی هەڵی ئاسانمان لەدەستدا دوایە بەعکس لە سەرمان شکاوە بۆی بەو نەتیجەیە بدۆڕین ئەو نەتیجە بەڕاست تەئسیر لەسەر فەریقمان دەبی دەبی لە یاری داهاتوو گۆڕانکاریێکی گەورە لەسەر فەریقمان بکەین هەنی هەموو یاریزانەکانی عادە نەزەری خۆیان بکەنەوە کە ئەو نەتیجەیە بە ئاسایی نابێت لە سەرمان تێپەڕێتن بێ گۆڕانکاریی هەم لە ڕاهێنەرە لە مەشقەکانمان لە خۆ ئامادەکردنەکەمان هەم بۆ چارگۆشەی زێڕن دەبێت بەڕاستی ینی عادە نەزەرەکی بە عامی فەریقی خۆمان بکەینەوە مۆنۆ مەڵخۆڵە پلەیەکی مسوگەر بۆ بەری بێلعبێجی بەسەر چۆ بیتن چ زغوڵات سەر لەعابە نەبوون و لەعابە وەکی هەکوت بێژن وعدێکدا بۆ مەکۆ بێلعبە مەلعبەکە بگەنن فەوزەکەت مەلعبە خۆدا بینە بە ئەکەمین فەوزە حسێبکە سەرکەفتن مەلعبە خۆداتینی لە دەستخۆشی یاریکەراتیم یاریەکە باش بۆ یەکجار شاوتەیەکی یاریەکە گەلەکە باش بۆ شاوتە دوی پیچێکی خەلەتێدا هەبوو بەسەر چاو بیت فەریق فایدە بیتن هەر سوخت سەر بیتن تیمە مەفسەڵە تیمە ناگارە تیمەکە گەنجە هەر چاو بیتن ئەم دەبوا گەنجە ئینشەڵا دەبەردەوامی دەینێ بۆ ساڵێت بێتن ئەو هەکوت بێژن ئەو تابعی هەکوت بێژن عایدی ئیدارەیە دێ احتیاجە هەکە ساڵا بێت چ ئەماین چ ئەم نەماینەوە ئینشەڵا ئەف گەنجە ئەس بینم باشترین مستەقبەلێ هەی و پاشە ڕۆژێکال باشە هەی هەندە یاریکەری خۆدانشیان و باشێت ناودا هەی یاناگار میوانا خو یاناکویل شرمید و سرکفتن سرتومار کرد و خالن خو گهاندن ده خالان لسررای دوراندن خو یاناکوی 17 خالان در باز بو قناغ چارگوشا زیرین آمد بریفکانی کانال آسمانی پیام دهوک